ئەمڕۆ ڕۆژی گیانی ئۆتیزمە لە سەراستی جیهان چالاکی جۆراوجۆر ئەنجامێرێ هۆشیاری بڵاوەکرێتەوە لەبارەی نەخۆشیەکەەوە شێوازی مامەڵەکردن لە گەڵ توشبوانی ئەم نەخۆشیە. ئێمەش لە ستۆدیۆ گفتوگۆکەی لەبارەی ئەم بابەتەوە چۆن مامەڵە بکەین لەگەڵ توشبوانی ئۆتیزم و کارەکانی توشبوون بە ئۆتیزم چییە، چۆن توشبوانی ئۆتیزم بناسینەوە. ئەم گرفتە بە شێوەیەکی گشتی چییە، ئایا چارەسەری هەیە لە سەراستی گیان؟ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک فەراد محەممەد کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ئاخاوتن و زمان و ئۆتیزمن. کاک فەراد سڵاو لێ بێ بە خێراتی سەرچاو. سڵاو لە ئێوەش بەیانیتان باش مەمنون. بەخێر بێ سەرچاو. کاک فەراد ئۆتیزم چییە، بە چی ناویبەرین، بە نەخۆشی بە چ شتێک ناویبەرین؟ لە ڕاستیە ئۆتیزم پێشتر هەر وەکو نەخۆشی باسی لێکرا، بەڵام ئێستێتر وردەوردە بە پێ زانستی نوێ وا باسەکرێت کە ناکرێت بڵێن نەخۆشیە، زۆر باشتر وایە بڵێن حاڵەتێکە، یعنی حاڵەتێکە لە مەجموعەی نیشانە کە لەگەڵ مرۆڤی ئاسایی جیاوازیان هەیە، بۆیە باشتر وایە بڵێن حاڵەتێکە نەک نەخۆشی. باشە، چۆن بیناسینەوە نیشانەکانی توشبووی ئۆتیزم چییە؟ ئەو کەسانە کە ئۆتیزمیان هەیە بە گشتی مەجموعەی نیشانیان هەیە، ئێستام نیشانە ئەتوانێت سووک بێ یان قرس بێ لە کەسێک بۆ کەسێک تۆزێ بگۆڕێ، کەسێک نیشانەی زۆرتری بێ کەسێک کەمتری بێ، بەڵام بەعام مەجموعەی نیشانیان هەیە کە ئەگەر زۆر بە گشتی باسیکەین لە چەند بەشە نیشانەکان ئەتوانین پۆڵێنبەندیانکەین. یەکەم نیشانە نیشانەیە کێشەیەکە لە کێشەی پەیوەندی کۆمەڵایەتیە، واتە ئەو کەسانە کە ئۆتیزمیان هەیە توشبووی ئۆتیزمن لە پەیوەندی کۆمەڵایەتیکردنە کێشان هەیە وە زیاتر پێیان خۆشە بە تەنیا بن، پەیوەندی ناتوان دروستکەن لەگەڵ کەسانی ترا، تێکەڵاویان کەمە. بەشێکتر بەشی تێکەڵاوی کۆمەڵایەتیە کە ئەم مناڵانە جگە لەوەی کە ناتوان پەیوەندی دروستکەن حەز بە تێکەڵاوی ناکەن، واتە پێڵێن سۆشال ئینترەکشن، سۆشال کەمیونیکیشن. بەشی تر بەشێک هەنێک حرەکەی دووبارەیە لەگەڵ خوی دووبارەیە، ئەم مناڵانە هەنێک ڕەفتاری دووبارە خوی دووبارەیان هەیە، بۆ نمونە مناڵەکە حرەکەیەک بەردەوام دووبارە ئاکاتەوە، وەکو جوڵانی دەست، وەکو جوڵانی قاچ، وەکو سیرکردنی شوێنێ یان وەکو خەیاڵ ڕۆشتن، لەگەڵ خوی دووبارەی ئەم مناڵەیە حەز بە هەنێک شتی تهدیدکراوەکەن، بۆ نمونە لە خواردنا هەنێک خوارد نەخۆن، لە یاریە یاری بە یەک جۆر یاریەکەن، یان چوزانم لە سیرکردنە حەز لە سیرکردن لە یەک جۆر لە ئەفلام کارتۆنەکەن. و بەشی تر کێشەی هەستیە، ئەم مناڵانە زۆربیان کێشەی هەستەوەرەکانیان هەیە. کێشە هەستەوەرەکانی جواتای ئەوەیە کە ئەو جۆرە کە ئێمە دنیا بینین ئەوە دنیا نابینین، لە ڕووی بیستنە و لە ڕووی بینینە و لە ڕووی هەست بە جەستەیە و ئەم هەستانە و جیاوازن لەگەڵ خۆمانە، بۆیە بە پێ ئەم نیشانە ناوێت مەجموعەی نیشانەی ورتریان هەیە، بەڵام بە گشتی ئەم نیشانە توانین بیاناسینەوە. هەوڵاتی یاسایی توانێت بیان ناسێتەوە یان کەسەکە بێ پسپۆڕ بێ؟ ئەگەر ڕێژەکەی زۆر بێ هەوڵی ئاسایش ئەتوانین نەئاسایی بوونەکەی ببینێ بیناسێتەوە، بەڵام لەوانەیە نەزانێت کێشەکەی چییە، بەس بە پێ ئەم نیشانانە ئەگەر کێشەکە زۆر بێت و زۆر بەرچاوی ئەتوان تا ڕادێک گومانی لێ بکەن. باشە، کاک فەراد هۆکارەکان چین؟ ئەنی هۆکاری دیاریکراومانەیە بڵین ئەم شتا بێت هۆکاری توشبوون بە ئۆتیزم؟ لە ڕاستیدا هەتا ئێستا کە لەگەڵ ئەوەی قساکەم لە ڕووی زانستی و ئەمە هۆکارێکی بەدەقیقی دیاریکراومان نییە بۆ ئۆتیزم، و بەداخەوە زۆر جارەمە گوێمان لێ بێ کە لەم لەولا لەلایەن زۆر کەس و باسەکرێت کە هۆکار دەستنیشانەکەن بۆ ئۆتیزم، بەڵام ئەمە هیچیان زانستی نین، هەتا ئێستا نازانین لە هیچ کوێ دنیا کە بەدەقیقی هۆکاری چییە. کۆمەڵی گریمانەمان هەیە، بۆ نمونە ئەڵێن لەوانەیە سەیە هەفتا بۆ هەشتای هۆکارەکان جینات بێ، سەیە بیستی جینات بێ، سەیە بیستی ژینگە بێ، بەڵام هێشتا دیار نیە ئەو جیناتانە کامەن بەدەقیقی چین ئەبێتە هۆکاری ئۆتیزم دیاریکراونێ، چونکە ئەگەر دیاریکرا وایە ئەکرا پێش لە دایکبوون هەنە گۆڕانکاریکەن، بەڵام ئێستا ئێمە ناکرێت بە هیچ پێش لە دایکبوون مناڵی ئۆتیزم تەشخیص بگری، تەنانەت لە دوای لە دایکبوونیش تقریبەن لە دوای تەمەنی 2 ساڵەوە بە پێ نیشانەکان ئێمە توانین تەشخیصیکەین. باشە، ئەوترێ سوۆشیال میدیا یان هەر ئامێرە تەکنۆلۆژیەکان بە گشتی بەکارهێنانیان کاریگەری کاتە سەر دروستبوونی ئۆتیزم، هیچ توێژینەوەی زانستی لەم بابەتە هەیە ئەمە بسەلمێنێ؟ وەکو باسم کرد قسەی نازانستی زۆر لەسەر هۆکاری ئۆتیزم، ئەمە شێکی لەو قسە باوانەیە کە زۆر جار دایک و باوەکان دێن بۆ لای ماڵێ مناڵەکەم بەهۆی زۆر سیرکردنی تەلەڤیزیۆنە وای لێ هاتووە، بەهۆی زۆر هەر مناڵی لە دایک بۆ مۆبایلێکمان پێیاوە بۆیە وای لێ هاتووە.
یام زۆر جار قسەی ترەکەن ئەڵێن دایکەکە خۆی خەتابارەکە ئەڵێن خەتای تۆ بووە من ئەزانم خەتای خۆم بۆ کە مناڵەکەم تۆشی ئۆتیزم بووە ئەڵێن بۆچی ئەڵێ لەبەرەوەی کە من تێکەڵم نەکووە من نەمدوواندووە من لەگەڵا قسەم نەکردووە هیچ ئەمانە هۆکاری ئۆتیزم لە ڕاستیە یعنی ئێمە توێژینەوەمان نییە توێژینەوەی باوەڕپێکراوی باش کە بڵێ تەلەڤزیۆن هۆکاری ئۆتیزمە مۆبایل هۆکاری ئۆتیزمە بەڵام ئێمە ئەمە شەزانین کە بەکارهێنانی زۆری ئامێرە ئەلەکترۆنیەکان پێش تەمەنی 2 ساڵ بە تایبەت وە دوای ئەو کاریگەری خراپ لەسەر گەشەی مناڵەکە لە ڕووی تەرکیز و قسەکردن و زمانەوە بەڵام هۆکاری ئۆتیزم نییە بە هیچ شێوە هۆکاری ئۆتیزم نییە بۆیە ئێمە ناتوانین بە هیچ توێژینەوە می سەلماندووە کە هۆکاری ئۆتیزم نییە سیرکە فەرادیانی چۆن ئەڵێن توێژینەوە نەی سەلمانەوە کە هۆکاری ئۆتیزمە بەڵام ئایا توێژینەوە سەلماندوێتی کە هۆکاری ئۆتیزمی آخر ئێمە لە زانستا کاتێک ئەڵێن شتێک هۆکارە نان بڵێن ئەمە هۆکار نیە ئەڵێن ئەمە هۆکارە بۆ نمونە ئەڵێن هۆکاریەوەی کە باران نەبارێ هەورە ئێستا نا بڵێن بزانین هۆکارەوە کە باران نابارە ئەوە نییە مەبەستم ئەوەیە لە زانست ئامەتین هۆکاریشتی دەستنیشانەکەین ئەبێ بە شێوازی زانستی بۆی بچین بەڵام ئەوەی کە ڕوونە زۆر وازح ئەوەیە کە ئێمە لە ڕووی زانستیە و بە پێ زانست هەتا ئێستا بە هیچ شێوێ نیمانەکە تەلەڤزیۆن و شاشە ئەلەکترۆنیەکان و ئەمانە بن بە هۆکاری توشبن بە ئۆتیزم باشە ئەی لە ڕووی زانستی وەڕی تێناچێ بۆ نمونە دایک و باوکەیە مناڵەکەیانی هەر نایبێنن ینی و ڕەنگە کاڵە سێ مۆبایلێکی بەدەستەوە بێت تا درنگانێک ئەمە کاریگەری ناکاتە سەربیر و هۆشی منی ئەوەی کە تو ئاماژەی پێکەی بێت هۆکاری نەخۆشی تر بەس هۆکار نییە بۆ ئۆتیزم بتوە ئێستا من باسم کردوتم ئەمە دیسان توێژینەوەکان بۆمان دەریان خستووە کە زۆر بەکارهێنانی تەلەڤزیۆن و مۆبایل بە تایبەت لە پێش تەمەنی 2 ساڵە و ئەبێتە هۆی دروستبوونێک کۆمەڵی کێشەوگرفت لە منداڵان و ئێستا لە زۆرێک لە وڵاتانی دنیا هەر قەدەغەیە پێش 2 ساڵ نابێ مناڵ بە هیچ شێوێ بەکاریان بێت پێش 2 ساڵ بە تەواوی قەدەغەیە لە دوای 2 ساڵیش بە ڕێژەی دیاریکرا یعنی کەم بەکاری بینێ بۆ چونکە توێژنەوەکان ئێمە زۆر توێژنەوەمان هەیە کراوە کە بینیانە زۆر بەکارهێنانی مۆبایل یا شاشە ئەلکترۆنیەکان تەئسیرەکە لەسەر کۆمەڵی بەش وەکو تەرکیز وەکو زمان و قسەکردن وەکو تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتی و وەکو لایانی سعیکردن لە مەکتەبە و چونکە هەندێک جار ئەم نیشانانە لە مناڵی ئۆتیزمی چابینین زۆر کەس بەهەڵا ئەڵێن ئەمە هۆکارە بەڵام ئۆتیزم بە هیچ شێوە هۆکاری ئەمە کاک فەرا زۆر جارەوترێ ئەم ئامێرە تەکنۆلۆژیانە منداڵەکەی زۆر زیرە کردووە مۆبایلەکەی تەدەستی وەکسەرەزانێ بیکاتەوە ئەمە بکاو ئەوەی دایکەکە یا باوکەکە زۆر جاڵەن ئێمە نازانینەوەی کە ئەمە زیرەکیە ئەکرێ بڵێن تا ڕادێک ئەمە زیرەکیە چونکە هەر ئێستا ئێمە قسە ناکاخر داڵەکانی قسە نازانێ بەڵام مزای مۆبایلەکە بکات زیرەکی پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ قسەکردن نییە ئێمە زۆر جا مناڵی ئۆتیزم دێت بۆ لامان ئەم مناڵ لە ڕووی زیرەکیە و هەمویانە بەشێکیان لە مناڵی ئاسایی زۆر زیرەکترن بەڵام ناتوانێت قسە بکە یعنی من ناتوانین بڵێن ئەی ئەم مناڵە بۆچی زیرەکەی بۆ ناتوانێت قسە بکە ئەمە پەیوەندی ڕاستەخۆیان بەیەکەوە نییە و زۆر جا مناڵ ئۆتیزمەکە دێ بۆ لای ئێمە لە ڕێگەی یوتیوبە و فێری زمانی ئینگلیزی بوو بەڵام ئەم مناڵە قسەکردنی باش نییە یان کێشەی کۆمەڵایەتی هەیە کەواتە ئەمە ئەتوانین بڵین بەکارهێنانی مۆبایل هەنێ چاکێشی هەیە بەڵام بۆچی ئەڵێن پێش 2 ساڵ قەدەغەیە چۆن خراپەکەی لە چاکەکەی باشتر بەکارهێنانی مۆبایل ڕاستە جۆرێک زیرەکیە بەڵام تۆ مۆبایل باش بەکارهێنە بەڵام لایەنەکان تری زەرمەند دەبێت ینی زیانەکەی زۆرترە لە قازانجەکەی زیانەکەی زۆرتر تاکی دوای بۆیش پێش 2 ساڵ بەکارهێنە کاک فەراد چۆن مامەڵا لەگەڵ تووشبانی ئۆتیزم بکەین ئەمە پرسیارێکی زۆر گرنگە چونکە بەداخەوە هەل لە ئەساسا یەکێ لە ئەو هۆکارانە کە ڕۆژێکیان دانا وەکو ئەمڕۆ بۆ ڕۆژی جیهانی هۆشیاری بۆ ئۆتیزم بەشێکی زۆری ئەمەیە کە ئێمە بتوانین ئەم کێشە بە باشی وەکو خۆی لە ڕووی زانستی و بناسین و دوای ئەوە بین بە شێوەیەکی باش مامەڵیان لەگەڵاکەین بەداخەوە ئێستا ئەو شتێک ئێمە بەتابێت لە کوردستان و لە زۆرێک لە شوێنەکان ترێبینین چ خێزانەکان تەنانەت لە سنتەرەکان و ئەو کەسانە کە چارەسەری لەگەڵ مناڵاناکەن زۆر جار بە شێوازی دروست و زانستی مامەڵیان لەگەڵ ناکرێت بۆ چونکە ئۆتیزم بە باشی نەناسراوە بۆ ئەوەی کە ئێمە بزانین چۆن ئەبێت لەگەڵ ئۆتیزمان مامەڵی تەندروستمان هەبێت ئەبێت سەرەتا لە ئۆتیزم تێبگەین بزانین ئەم مناڵانە حاڵەت و هەست و بیرکردنەوە و چۆن هەموو ئەمانیانە اینجا بتوانین مامەڵی لەگەڵەکەین ئەو ئەگەر بمانەوێت ئاماژە بە هەنێک خاڵکەین کە لە بەرچاوی بگرین ئەوەیە کە بە هیچ شێوێ نابێ ئەم مناڵە بە توندی مامەڵیان لەگەڵاکەین نابێ بە تووڕەی مامەڵیان لەگەڵاکەین نابێ بە دەنگی بەرز مامەڵیان لەگەڵاکەین
نابێت وەکو مناڵی ئاسایی مامەڵێن لەگەڵ. ئەکرێ داوای هەرچیان کرد بۆیان بکڕی؟ ئەمە بە پێ مناڵ ئەگۆڕدرێ، ئەمە تاکید بۆ هەموو مناڵێ بۆ مناڵی ئۆتیزمش هەڵەیە کە داوای هەرچی کرد بۆی بکڕین باشە، بەڵام ئەمە زۆر جار بە هەڵە تێگەن لەم شتە ئەڵێن نایتر مناڵەکە بۆچی ئەڵێم نابێ مناڵی ئۆتیزم وەکو مناڵی ئاسایی مامەڵی لەگەڵاکەین، چونکە لەوانەیە تۆ مناڵی ئاساییت هەبێ داوای شتێکە ئەڵێ شتێ بۆ ناکڕم بۆی کە فێر نەبێ، بەڵام زۆر جار لە مناڵی ئۆتیزم ئەمەمان نییە، هەنە جار هەمانە. زۆر جار مناڵەکە تووشی حاڵەتێکە بێ بەهۆی کێشە هەستیەکانە و بە داوای شتێک ناکە ئەم مناڵە تێکەچێ، ئەم تێکچوونیتە نابێ بڵێن ئەم مناڵە چونکە داوای شتێکە ئەبێ ئیهمالێکین، ئەم مناڵە تێکچوو ئەبێ بڕوین بە دەمیەوە. بەڵام ڕێک مناڵی ئۆتیزم هەنەجار داوایشتی چەکە کەواتە بە پێی جۆری ڕفتارەکە بێ مامەڵی لەگەڵاکەین، هەنەجار لەوانەیە داوای شتێکە وەکو مناڵی ئاسایی، هەنەجار لەوانەیە وانە بێ، بەڵام بەعام زۆر گرنگکە کە مامەڵەیەکی هەستیارمان هەبێ لەگەڵ مناڵی ئۆتیزمە، چونکە زۆر جار هەیە لە مناڵی تەبیعیە ئێمە ئەگەر تووڕە ببین لێ بڵین سەیا 5 تەسیری خراپی هەبێ لە مناڵی ئۆتیزمە سەیا 90 تەسیری خراپ وەرەگری. باشە کاک فەرات ناوی بنین چارەسەر ناوی بنین بەرگرتن بە بەرەو پێشچوونی نەخۆشیێتون بوونی نەخۆشیەکە هەر شتێک ئەتوانین چارەسەری توشبوانی ئۆتیزم بکەین؟ ئەگەر مەبەستمان لە چارەسەری ئەوە بێ کە سیاست حاڵەتەکە تێپەڕێنێ ئەوە زۆر کەمە زۆر دەگمەنە، چونکە ئێمە لە سەرەتاوە باسمان کرد وتمان ئۆتیزم پرسیارتان کرد کە وەکو نەخۆشییانە کاتێک ئێمە ئەڵێن نەخۆشی یعنی لادانێک من جسمێکی تەبیعیم هەیە لادانێک لەو حاڵتە تەبیعی ئەبێت هۆی نەخۆشی من بڕۆم وەکو خۆی لێ بکەمەوە. باشە لە ئۆتیزم ئەمەمان نییە بۆی ئەڵێن ئۆتیزم نەخۆشی نییە، ئۆتیزم بۆ خۆی حاڵەتێکە، بۆی ئەمە لادانێک نییە لە حاڵی تەبێ بڵین ئەم مناڵە ئۆتیزمە نەخۆشی ئۆتیزمی گیریە من نەخۆشیێک چارەسەر کەم وەکو خۆی لێ بێتەوە، ئەبێ ئۆتیزم وەکو حاڵەتی بیبینین کە جیاوازێکی هەیە. ئێستا چارەسەری چۆنەکەین چارەسەری ئەوەیە کە یارمەتی بین ئەو کێشانە کە هەیەی وەکو کێشەی لە قسەکردن وەکو پەیوەندیکردن و ئەو باشانە کە باسمان کرد و کێشی هەستی ئەمانەی ئاستەکەی باشترکەین نزیکیکەین و لە کەسی تەبیعی ئەمە ئەبێتە چارەسەر. بۆیە ئەمە زۆر جار دایک و باوکەکان تووشی ئەم کێشا بن کە ئەڵێن مناڵەکەمان هاتوین چاکی بکەینەوە چاکی بکەینەوە یعنیش یعنی نەخۆشیەکە لابین. زۆربەی جارەکان بەتابەتەو مناڵانە کە حاڵەتەکان قورسە ئێمە ناکرێت بڵین ئەتوانین تێپەڕێنین، بەڵکو ئەتوانین یارمەتیان بین کە ئەگەر سەیادە کێشیان بۆ دروست بۆ نمونە 80 کێشان هەیە بیگەین بە سەیادە، یعنی بۆ نمونە کێشەکانی کەمکەینەوە کەم ناڵە فێری قسەکردن بێ فێری پەیوەندیکردن بێ بڕواتە مەکتەبە و بتوانێت دەرس خوێنێ بتوانێت ناو کۆمەلگایە ژیانێکی ئاسایی فێر بێ بەسەربەری. بەڵام ڕێژەیەکی کەمیێر هەبێ ئەگەر حاڵەتەکە قۆرس بێ عادەتەن ڕێژەیەکی زۆر کەمی هەر ئەمێنێتەوە. مەسەڵەن بۆ واتانیە کە مناڵەکە دایک و باوک بێ ئەمە بڵان چارەسەری نییە، نەخێر ئێمە چارەسەریمان هەیە هەرچەندی زووتریش دەست پێکەن باشترە، ئێمە بابەتێکمان هەیە پێڵێن early intervention واتە چارەسەری زوو بە زوو، یعنی هەرچەندی زووتر مناڵەکە فریای کەوین سوودی باشترە و مناڵەکە زۆر پێشەکەوی. زۆر باشە کاک فەرات ڕێنمایەک تێ بۆ دایکان و باوکان من بیرم چوو بێ پرسیاری لەبارەوە بکەم. وەڵا چەند دانشت کە زۆر گرنگە لە بەرچاوی بگرن من بەهۆی ئەوەی کە بەرکەوتنەکە هەمە لەگەڵ دایک و باوکانایی بینم یەکەم ئەوەی کە بە هیچ شێوێ دایک و باوکان بەتابە دایکان خۆیان بە خەتابار نەزانن ئۆتیزم بە هیچ شێوێ خەتای دایک نییە بەتابێت دایک لە کۆمەلگای خۆیان خەتای باوک نییە، ئۆتیزم خەتای هیچ کەسێک نییە وەکو ئەو چۆن مناڵێک دایکێک مناڵێکە بێ بۆ نمونە ڕەنگی پێستی وایە ئەمە هەر ئاوایە خەتای کەس نییە. ئەم حاڵەتە ئەگەر زوو فریای کەون زۆر زوو ئەتوانی یارمەتی مناڵەکەیان بن لە تەمەنی کەم و چارەسەری بۆ دەست پێ بکەن و ئەم مناڵە بەرەو پێشەوە بڕوە چارەسەرێکی زانستی بۆ پێشکەشکەن و گرنگ خاڵی زۆر گرنگ ئەوەی دایک و باوکان زەخت نەخەنە سەر مناڵەکەیان بۆ ئەوەی کە وەکو مناڵێکی تەبیعی مامەڵەکە ئەمە زۆرەی بینین بەداخەوە کە مناڵەکە هەنێ حرەکەی هەیە حەزەکە مناڵەکە ئەو تەسەڕفاتیە نەبێ زەختێکی زۆر لەسەری خەن ئەمە زۆر خراپە بۆ مناڵەکان بە هەر شێوەکەی وا قبوڵیکەن زەختی لەسەر مەکەن و چارەسەری بکەن باشتر. زۆر بەڕێز کاک فەرات محەممەد پسپۆری نەخۆشیەکانی ئەخاوتن و زمان و ئۆتیزم سپاس مامەدەبوونن سپاس بۆکردنەوەکانت زۆر سپاس بۆ ڕێنمایەکانی شت سپاس کامادە بووی.